شەوی ڕابردوو 43 گۆڵ تۆمار کراوە 43 گۆڵ لە 9 یاری لەکوێ لە چامپیۆنز لیگ لە گەڕی سێمدا ئەنجامی زۆر گەورە تۆمار کران کە بەڕاستی جێگای سەرنجن پاریس سان ژێرمان 7 گۆڵی تۆمار کردووە بارسلۆنا 6 گۆڵی تۆمار کردووە ناپۆلی 6 گۆڵی خواردووە لەگەڵ چێ لەگەڵ ئاینتۆڤن کە بەڕاستی ئەنجامەکان زۆر چاوەڕە نەکراون ئەمە چییە پرسیارەکە ئەوەیە ئەمە چییە ئایا ئەمە بەرهەمی ئەو کارەیەکە شارەزایان و پسپۆڕانی تۆپی پێ لە ماوەی ڕابردوودا ئیشیان ئەسە کردو بۆی کە شێواز یاریکردنی تۆپی پێ بگۆڕێ و گۆڵ زیاتر تۆمار بکرێ و چێژ زیاتر بە بینەران و بەهاندەران ببەخشێت یاخود شێوازە نوێیەکەی چامپیۆنز لیگە کە وای کردووە ئەنجامەکان بەم شێوەیە بێن چونکە دوو وەرزە چامپیۆنز لیگ بە سیستەم و شێوازێکی نوێ ئەنجام دەدرێت کە وای کردووە حساباتی ڕاهێنەران و تیپەکانیش گۆڕانکاری بەسەردا بێ چونکە کۆمەڵە نێ و تیپەکان هەمان لێک کۆمەڵەدان تەنیا لە چەند ئاستێکی جیاوازدا ئەم ئەنجامانێک کە ڕویان داوە پێدەچێت سەری چەند ڕاهێنەرێکیش بخۆن چونکە ئەنجامەکان زۆر قورسن بە تایبەتی بۆ تیپەکانی وەکو ناپۆلی بایر لیڤەرکوزن و هەروەها ئەتلەتیکۆ مەدرید کە بەڕاستی ئەنجامەکان پرسیاری ئەوە دروست دەکەن ئایا ئەمە چی ڕوودەدات لە وەرزەی چامپیۆنز لیگدا ئەمڕۆ چەندیارێکی دیکەش لە خولەکەدا هەیە با بزانین ئەنجامەکانی ئەمڕۆ چی دەبن ئایا درێژەی ئەو ئەنجامانەی شەوی ڕابردوو دەبن یان دەگەڕێنەوە سەر دۆخی ئاسایی خۆیان